ئەویش بە سەردانیکردنی زیاتری لیژناوبەشەکانی قایممقامێت و چاودێری بازرگانی و ئاسایشی ئابووری و لیژنەکانی گەشتوگوزاری سلێمانی زایدەن لیژنەکانی تەندروستی خۆپاراستن هەموو ئەو فەرمانگەی کە لیژانیان هەیە سەردان و بە دوواداچوونەکانیان بۆ بازار زیایی کردووە و لە نزیکەوە ئاگاداری سەرجەم ئەو کاڵایانن سەرجەم ئەو پێداویستیان کە پێداویستی ڕۆژانەی خەڵکن هەم لە ڕووی نرخ و هەم لە ڕووی کوالیتی ئەو پێداویستیانەوە جگەلەوە تیمەکانی ئاسایش پۆلیس و تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی تەندروستی بە ژمارەیەکی زیاتر و بە مفارزی زیاتر ئێستا حەزوریان هەیە لە ناو بازار و شوێنە گشتیەکانە. خاڵێکی ترکە لە جەژنی قوربانە ڕوبەڕوومانە بێتەوە ئەویش ئەنجامدانی کاری قوربانیکردنە کە ئەکرێت لایەن هاوڵاتیانەوە. پێویستە ئەم قوربانیکردنە بە شێوەیەکی وا بکرێت کە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی شەرعیشەوە شیاو بێتوە ئەو کەسەی کە قوربانیەکە ئەکاوە ئەوێ خێرکات خێری پێبگات نەخوا نەخواستە بە جۆرێکی تر پشکێتەوە بەسەریا ئەمەش ڕێوشوێنی خۆی هەیە لایەن تیمەکانی ڤێتەنەری و هەروەها تیمەکانی قایممقامێت و فەرمانگەکانی ترەوە بە هاوکاری ئاسایش و پۆلیس ئامادەکاری پێویست کراوە کە بە باشترین شێوە ئەو ڕێشەنانی جێبەجێ بکرێت و ئاژەڵەکان لە قەسابخانە سەر ببڕێەوە بە شێوەیەکی تەندروستیش ئەو کارە ئەنجام بدرێت.